دیارە کە ئێستا ناوچەکانمان کەوتو دژێر کاریگەری ناوچە پەسانزمی دەرایی ناوەڕاست کە ئەم شەپۆلیان کورتخایەنە هەرم شۆ کۆتایی دێت پێشبینیمان وایە لە ناوچەکانی کوردستان وەکە بینن ئێستا نمە باران دەستی پێکردوم شەپۆلە لاوازە پێشبینیمان وایە لە هەندێک ناوچە مامناوەن بێتوە ڕێژەکەی بەگشتی لە نێوان 2 ملی مەتاوەکو 6 ملیم 7 ملیمە بێت لە تەواوی ناوچەکانی کوردستان پێشبینیمان وایە دوا بەدوای ئەم شەپۆلە هەواڵی دڵخۆشکەری تر هەیە کە لە ڕۆژی پێنجشەممە تاوەکو ڕۆژی دووشەمە واتە 12 مانگ تاوەکو ڕۆژی 16 مانگ پێشبینیمان وایە دووبارە شەپۆلێکی بارانبارینی زۆر باش نەک شەپۆلێک بەڵکو چەند شەپۆلێکی بارانبارینە ناوچەکانی کوردستان ئەگرێتەوە کە سەرچاوەکەی دەرای ناوەڕاستە پێشبینیمان وایە ناوچەکانی کوردستان لە وشکی و لە بێبارانی دەردەچێت ئەم شەپۆلە کە ناوچەکانمان ئەگرێتەوە ئەگەری ڕێژەی بارانبارینەکەی زۆر باشە 120 میلیمە لە زۆربەی ناوچەکان و هەلەندێ ناوچە گاتە نزیکەی 50 ملیمیش ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت و جیا لەم شەپۆلەیش بۆ 2 هەفتەی داهاتووش هەم دووبارە ئەگەری بارانبارینی زۆر باش بە تەواوی ناوچەکانی کوردستان کە ئەمە خەبارێکی زۆر خۆشە بەر تەواوی ناوچەکانی کوردستان کە لە وشکی لە بێبارانی ناوچەکانی کوردستان دەردەشێت. ئەگەری بەفربارین هەیە بەتایبەت ناوچە شاخاوەکان بەڵێ بۆ ناوچە شاخاوەکان و ناوچە کوێستانەکانیش لەم شەپۆلانی بارانبارین کە ڕووەکاتە ناوچەکانمان ئەگەری بەفربارین هەیە وەکو ناوچەکانی پێنجۆن و حاجی ئۆمەران و دەوروبەریان ئەگەری سپی پۆشبوونیانەیە ئینشاءالله.